سەنگەسەر ئەگەرچی ناحیەیەکی بچووکە و ژمارەی دانیشتوانەکەی 30,000 کەس یان کەمێک زیاترە، بەڵام دەست و دڵ کراوە و بەخشندان. بەرپرسی ئەنجومەنی سەنگەسەری کۆمەڵی دادگەری کە لەو ناحیەیە سەرپەرشتی کۆکردنەوەی هاوکاریەکان بۆ کەرتی غەزە دەکات، دەڵێت تەنیا لەو ماوە کەمەی ڕاگەیاندنی کەمپینی هاوکاریە داراییەکان زیاتر لە 80 ملیۆن دینار لە سنوورەکەمان کۆ کراوەتەوە. لە ماوەی ئەو چەند ڕۆژەیەدا زیاتر لە 5 دەفتەرۆنی و توانیمانە کۆ بکەینەوە لە سەنگەسەر و دەوروبەری جێگەی دەستخۆشیە بۆ هەموو خێرخوازانی سەنگەسەر و دەوروبەری سەنگەسەری. دیارە ئافرەت هەبووە، ئەڵقەی هێناوە، هەبووە گوارەی هێناوە، هەبووە گوسیلەی هێناوە، هەبووە ئافرەت کە نانی کردووە، پارەی نانکردنەکەی هێناوە بۆ لە قەمەوانی غەزە، ئەوە جێگەی دەستخۆشیە. منداڵ هەبووە داخلەی خۆی هێناوە بۆ منداڵانی غەزە و لە قەمەوانی غەزەی. لە ناویشیدا کە ئاماژەی پێ بکەم کە جێگای ئاماژە پێکردنە ئەو سندوقەیە کە دوێنێ بەدەستمان گەیشتووە لەلایەن دوو مامۆستاوە لە سنووری ڕاپەڕین دیارە، ئەوە هی چەند کرێکارێکە کە لە کارگەیە کار دەکەن، پارەی بەشێک لە پارەی کرێکاریەکەی خۆیان خستوتە ناو ئەو سندوقەی بۆ خەڵکی لە قەماوی غەزەی. ئێمەش چەند کراوە ماوەست؟ بڕی ملیۆنێک و 600,000 تێدا بووە. ئێمەش بە ئەمانەتەوە بە پشتیوانی خی گەورە دەیگەێنی نەشوێنی خۆی. سپاس بۆخوا خەڵک زۆر باش بە پیمانەوەاتوە وەغیری سەنگەسەر و دەوروبەریش ئەو خوشکبرانی کە لە دەورەی وڵاتشن ئیشارۆچەکەمان ئەوانیش هاوکاری باشیان کردوین. ئێمە چەند پرۆژەیەکمان هەبووە و لە سەرەتاوە بە بەردەوامی هەتا ئێستا دیارەمە جێپەندەشمان دیارە و خەڵکیش ئەوە شایدەمان بۆ داو کە ئێمە لە هاوکاریەکانمان بەردەوام بۆ لێقەمەوان بۆ بێ باوکان و تا خانومان دروست کردووە لە شارۆچەکەمان لە سەنگەسەردا. لە ڕابردوو ئێستاشدا هاوڵاتیانی سەنگەسەر لە ڕێگای ئەنجومەنی کۆمەڵی دادگەری و دەستگای بەخشینەوە هاوکاری مادی هەژاران و منداڵانی بێباوکیان کردووە. ئێستاش سەرەڕای قەیرانی دارایی بەشداریان لە کەمپینی هاوکاری بۆ لێقەوماوانی کەرتی غەزە کردووە. دوو نمونەی زۆر جوان لەکنەیەکیان کابرایە کە خەڵک خێری پێ دەکرد لەو پارەی کە مەزە خەڵی پێکرد لەو پارەی ئامادە بوو بیبەخشی بە غەزەی. دووەمیاش کچێکی گشتکۆکە هات تەمەنی 6 ساڵ بوو لە داخلەکەی خۆی هینا. ئەوجار نمونەیەکی کەش ئافرەتێک هات لە دوکانی پارەکەم تەسمیل کرد 250,000 هینا. بەڕاستی زۆر بە حەزەرەوەی دام نەویست کەس ئاگای لێ بێت تا مشتێکم نەکەن بوو هەتا ئەو مشتەری ڕۆیش پارەکەی تەسمیل نەکرد، یعنی جێی دڵخۆشی بوو. ئەوەی کە جێ ئاماژەیە ئەوەیە کە خەڵکی سەنگەسەر الحەمدوللیلا هەر لە کۆنەوە بەوە ناسراوە کە دەستیان کراوەیە و دڵیان کراوەیە سەرڕای ئەوەی کە ئێمە شارۆچکەکەمان شارۆچکەیەکی بچووکە. وەکو موسڵمان سەرەتا وەکو موسڵمان بەڕاستی بە ئەرکی سەرشانی خۆمان زانیوە و هەموو خەڵکەکە هاتۆ بەدەم ئەو کەمپینە. لە سنووری ئیدارەی ڕاپەڕین هاوکاری دارایی لەلایەن دەستگای خێرخوازی بەخشین بۆ کەرتی گەمارۆدراوی غەزە بە هاوکاری خێرخوازان بەردەوامە. لە ماوەی ڕاگەیاندنی کەمپینەکەشدا لە ئیدارەی ڕاپەڕین نزیکەی 350 ملیۆن دینار بۆ پرۆژەی دابینکردنی خواردن لە کەرتی غەزەی فەڵەستین کۆ کراوەتەوە. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، ناحیەی سەنگەسەر.